ئازیزان دەربەندی خان بە پێنج زۆر بەناوبانگە یەکەمیان تونێلی دەربەندی خانە کە هەروەکو دەیبینن ڕێگایەکی سەرەکی هاتوچۆی هاوڵاتیانە لە 1950کانەوە دروستکرا و ڕێگایەکی استراتیژیە سلێمانی و گەرمیان بە یەکتری دەبەستێتەوە. تونێلی دووەم لەسەر وێستگەی کار و ئاویە تایبەت بۆ هاتوچۆی بەنداوی و کار و ئاوی دروستکراوە. دووەمیان دەریاچەی دەربەندی خانە لە 1960 دروست کراوە، شوێنێکی گەورەی گلدانەوەی ئاوە زیاتر لە 3 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. سێەمیان وێستگەی کار و ئاوی دەربەندی خانە سێ وێستگەی بەرهەمهێنانی کارەباییە لە بەردەم بەنداوی دەربەندی خان دروست کراوە و کارەبا بەرهەم دەهێنێت. چارەمیان تونی بابا لە ناوچەی باشووری دەربەندی خانە، دۆڵێکی قوڵ و گەورن دەیان لقی لێبۆتەوە. درێژی جۆڵەکان دیاریکراو نییە و هەروەها ژمارەشیان نەزانراوە. گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات دەکەوێتە باشووری قەزای دەربەندی خان. سەرچاوەی ئاوی تێدایە لە هەندێک شوێندا. شوێنەوار و شارستانیەتی دێرینی تێدا بەدی دەکرێت. دەگوترێ هەر کەسێک بە تونی بابا چوو بێت نەگەڕاوەتەوە، بەڵام ئەو قسانە ئەفسانەیە و لە ڕابردوودا ماوەتەوە. ئێستا شوێنێکی گەشتیاری خۆشە و خەڵکێکی زۆر بۆ گەشتکردن دێن و سەردانی دەکەن. پێنجەمیان ئەشکەوتی کونەبا کە لە بناری چای گوڵاندایە.